ئێمە بڵین لە وەرزەکانی ساڵە بە پێی وەرزەکان بەرهەمهێنانی کارەبا لەگەڵ خواست لە وەرزی هاوین لەگەڵ وەرزی زستان هەمیشە خواستمان زۆر لەسەر و بەرهەمهێنانەوە بووە. هەر ئەمەشە وای کرۆ نەمانتوانێت کارەبای پێویست بۆ هاوڵاتی دابینکەین. بەڵام لە وەرزی بەهار و وەرزی پاییزە بەرهەمهێنانەکە لەگەڵ خواستان نزیک بۆ لێکەوە لە هەندێک کاتا وەکو یەکوا بۆ توانراوە 24 ساعت کارەبا دابینکرێت. لەو کاتانی کە کەمتر بووە لە خواست چەند کاتژمێرێک کارەبا کوژاوەتەوە. لەبەرەوەی بەڕاستی لە کوردستانە یعنی شتەکانمان بەپێی ستاندەر نییە. ئەمە وای کردووە کە نەتوانرێت کارەبای پێویست بۆ خەڵک دابینکرێت، چونکە هەم بەرهەمهێنانمان وەکو پێویستنەوە هەم بەکارهێنانی کارەبا لەلایەن هاوڵاتیەوە، یعنی زۆر زیاد لە ستاندەراتی جیهانی هاوڵاتی ئێمە کارەبا بەکارهێنێت. دیارە بڵین هۆکار زۆرە بۆ ئەوەی کە بەکارهێنانی کارەبا لەلایەن هاوڵاتی وەکو ستاندەر نییە. هۆکاری سەرەکی ئەوەیە کە دروستکردنی خانۆکانی ئێمە لە ڕووی مواسەفاتەوە و وەزعی ژیانی خەڵک نەبوونی سوتەمەنی وای کردووە کە کارەبا بۆ بە بەدیلی سوتەمەنی. ئەمانە هۆکارێکن لەوەی کە وەکو ستاندەر خەڵک کارەبای بەکار نێناوە. یعنی بۆ نمونە ئەگەر هاوڵاتیەکی وڵاتانی دراوسی خۆمان سیر بکەین، یعنی هاوڵاتیەک لە ئێران ئەو کارەبای بەکاری ئەهێنێ زۆر کەمترە لەوەی کە هاوڵاتێک لە هەرێمی کوردستان بەکارێنێ. طبعاً بە فیڕۆدانی کارەبا لە هەرێمی کوردستان ئەتوانین بکەین بە دوو قۆناغ. ئێمە ئێستا لە قۆناغی دانانی پێوەری زیرەکەین بۆ هاوبەشانی کارەبا بە پێی ئەو داتانەی کە لە کۆنتترۆلی مرکزی هەرێم هەیە. پێش دانانی پێوەری زیرەک لە 40 بە فیڕۆچوونمان هەبووە، لە 40 کارەبا بە فیڕۆچووە لەوەی کە بەرهەم هێنراوە. بەڵام لە دوای دانانی پێوەری زیرەک ئەم ڕێژەیە دابەزیەوە بۆ لە 133. پێی ستاندەراتی جیهانی هەتا لە 112 ڕێگە پێدراوە. لە 112 بۆ لە 133 ئەو ڕێژەیە کە لە 121 ئەکات ئەوە بە فیڕۆچوونێکی زۆرە کە بەدەرە لە ستاندەراتی جیهانی. کۆمەڵێک هۆکارمان هەیە بۆ بە فیڕۆچوونی کارەبا. بەشێک لە هۆکارەکانەوەیە کە بڵین تۆڕی کارەبای ئێمە و وێزگەکانمان وەکو پێویست، یعنی هێڵەکانی گواستنەوەی کارەبا لە دنیادا بەرەو هێڵی 400 کەیڤی ڕۆشتووە، لای ئێمە تا ئێستا 132. ئەمە هۆکارێکە لەوەی کە بە فیڕۆچوونی کارەبامانێ وە لە تۆڕی کارەبای گەڕگەکانیش وەکو پێویست لە ڕووی ستاندەراتەوە لەوە چێوەکو پێویست نەبێ. ئەمەش هۆکارێکە بۆ بە فیڕۆچوونی کارەبا و بەشێکی تر لە بە فیڕۆچوونەکان پەیوەندی بەوە هەیە کە زیادەڕەوی ئەکرێتە سەر هێڵەکانی کارەبا. یعنی بۆ نمونە خەڵک بە بێ پێوەر کارەبا وەرەگرێ، ئەمانش هەمووی زیادەڕەوی. کاتێک کە هاوڵاتیەک پێوەری نەبێ بۆ پێدانی پارە بە مقابل بۆ کارەبای بەکارێنێ، بە دڵنیایی زۆر زیاد لە پێویست بە کارەبا بەکارێنێ. خۆی یعنی بەڕاستی ئەگەر بمانوێ بە فیڕۆدانی کارەبا کەم بکەینەوە ئەبێت لە ئاستی ڕەوزە و سەرەتایی بۆ سەرەوە ئێمە دەست پێ بکەین بەوەی کە ئاستی ڕۆشنبیری خەڵک بەرزکرێتەوە لەوەی کە یعنی کاتێک کە تۆ گڵۆپێک بە زیاد بەکار ئەهێنیت و پێویستت پێی نییە، یعنی دووکەڵێکی زیاتر ئەەکەیتە ژینگەوە، سوتەمەنیەکی زیاتر ئەسووتێنی کە ئەمەش یعنی هەمووی زیانە بۆ سەر تەندروستی خۆمان لە داهاتوودا. یعنی ئەبێ خەڵک فێر کرێ لەوەی کە جیاوازی نییە لە نێوان سووتانی دەبەیەک نەوت لەسەر شەقام لەگەڵ سووتانی چەند گڵۆپێک، چونکە هەمان عملێ. یعنی تۆ کاتێک کە کارەبا وەکو پێویست دابین ناکرێت، ناچار خەڵک پەنامان بردۆ بۆ ئەوەی کە مۆلیدەی ئەهلی دانین. ئەم هەموو مۆلیدە ئەهلێکە لە کوردستانە ئەمڕۆ هەیە کە ڕۆژانە کارەکەن چەند ژینگە پیسەکەن، یعنی کامە بەشێکە لە پیسبوونی ژینگەوە. هۆکارەکەشی ئەوەیە کە بەشە لە هۆکارەکەی ئەوەیە کە نەمانتوانێت وەکو پێویست کارەبا بەکاربێنین، زیاد لە پێویست بەکارمان هێناوە بۆیە ناچار بووین کارەبامان وەکو پێویست نەبێت.